بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو تاجی سەرمان محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، ئازیزانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەروونی هەمومان. خۆشحاڵم ئەو زارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەتتان شاد بوومەوە. ئازیزانم، لە دەرسی ڕابردوو باسی 5 هۆکارمان کرد کە مرۆڤەکان بەو 5 هۆکارە یەکتریان خۆش دەوێت کە ئەم 5 هۆکارش هەمووی حەقیقەتەکەی هۆکار و ئەسبابی خوایە کە دایناوە کە ئەو خەڵکە یەکتری خۆش بێت. ئەمڕۆ کە باسی ئەو هۆکارانە دەکەم، ئەو ئەسبابانە دەکەم کە خۆشویستنی خوای پێ زیاد دەبی، تاکو بەردەوام ئەتوو لەگەڵ مەعیەتی خوا و لە عشق و ئەوینی خوا و لە مەحەبەتی خوای گەورەدا بجوڵێیتەوە. یەک لە سەبەبەکانی یەکەم سەبەب تەمان 10 هۆکارە. یەکەم هۆکاری خۆشویستنی خوای گەورە قورئان خوێندنە. ئەڵڵا، چکە کەلامی خۆیتی، چکە قسە شیرینەکەی خۆیتی. دوێ معاویە کوڕە ئەبوو سفیان کاتێک کە قورئانی دەگرت لەسەر سەری خۆی دادەنا، ئەی فەرموو کەلام و ڕەبی، کەلام و ڕەبی، یعنی ئەو قورئانی کە نووسرا بۆ ئەو زەمانی لەسەر سەری خۆی دادەنا، دەی فەرموو ئەوە قسەی خوای گەورەیە، قسەی خوای گەورەیە. سبحان الله. مادەم ئەتو خوات خۆش دەوێ، دەبی کەلامی خوای خۆشت بێ. ئەوەش ئاخر کەلامی خۆتی لۆ بەشەریەت، لە پاش ئەو کەلامە هیچ کەلامێکی تر نییە هەتا ڕۆژی قیامەتێ. دەی چۆن لە کەلامەکەت خۆش ناوێ، چۆن گفتار و چۆن وشەکانی خوای گەورەت خۆش ناوێ. وەڵڵا دەبی عاشقی قورئان بی، وەڵڵا دەبی بەردەوام لە خزمەت ئەو قورئانەی بی کە ئەو قورئانەی هەمووی نور و بەرەکەتە. کە لە حەڵقەکانی پێشتر باسی فەزل و گەورەی قورئان خوێندنم لە بۆتان کرد کە بابای سالک بەڕاستی دەبی عاشقە قورئان بی. چۆن مەحەبەتی خوای گەورە لە دڵی داوە، یەکێک لە هۆکارەکانی بەردەوامی ئەو مەحەبەتە ئەو قورئانەیە کە لە بن دەستمانە. جا بۆیە سبحان الله حتى پیاو ساڵحان هەندێک هەبوون هیچ خوێندەواریان نەبوو، بەڵام ئەوەندە قورئانیان خۆش دەویست، ئەوە تەمەشایان دەکرد و ئەوە دەستیان پێدا دەهێنا. هەر ئەو دەست پێداهینانە فەرامۆشێکی دڵ و ڕۆحیان بوو، هەر ئەو دەست پێداهینانە بەرەکەتێک بوو لە بۆ دڵ و ڕۆحیان. سبحان الله. خاڵی دووەم کە بەڕاستی مەحەبەتی خوا زیاد دەکاتن نەوافلە. طبعاً با ئەوم دەبێت نەسی چەندە لە خزمەت قورئان بی، چەندە لە خزمەت مەعانی قورئان بی، چەندە تێبگەی لە کەلامی خوای گەورە، لە وشەکانی خوای گەورە، لە مەعانی سوورەتەکان، بەڕاستی خۆشەویستنی خوای گەورە لە دڵت زیاد دەبی. جا بۆیە ئینسان دەبی زۆر ئیحتیمام بدا بە تەفسیر، بە تێگەیشتنەوە قورئان بخوێنیتن. بۆیە دەڵێن ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل شەوێک بە خزمەت رب العالمین گەیشت لە خەودا، فەرمی یا رب العالمین بەندەکان بە چ لە تۆ نێزیک دەبنەوە؟ فەرمی بە قورئان خوێندن. فەرمی مانای تێبگەن و تێنەگەن، فەرمی مانای تێبگەن و تێنەگەن. بەڵام لەگەڵ ئەوەش چەندە ئینسان لە مانای قورئان بگە، بەڕاستی ئەوەندە زیاتر لە خۆشویستنی خوای گەورە بەهرەمەندتر دەبیتن. خاڵی دووەم نەوافل. نەوافل یعنی زیاد نوێژکردن و زیاد ڕۆژوگرتن. هەم ئەوانەی کە سونەتەکانی پێشنوێژی بەیانی، پێشنوێژی نەوەڕۆ، پاش نوێژی نەوەڕۆ، ئەو 12 ڕەکعەتەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وعدی داوە، دەفەرمێ هەر کەسێک بەردەوام بێ لەسەر 12 ڕەکعەتی ڕەواتیب و سونەت، ئەوە خوا قەسرێکی لە بەهەشت دەداتێ. تەمان ئەم 12 ڕەکعەتەش دوو پێشی بەیانیە، پێشنوێژی بەیانی، 4 پێش نوێژی عەسرێ، 4 پێش نوێژی نێوەڕۆ، 2 پاش نوێژی نێوەڕۆ، 2 پاش مەغریب، 2 پاش عیشا، کە دەکات 12 ڕەکعەتی ڕێک. و ئەگە زیاتریش بکەی، مثلا پاش نوێژی نێوەڕانی بیکەیت 4،
پێش عەسرێ 4 ڕەکعەتی بکەی، پێش مەغریبێ 2 بکەی، پێش عیشایش 2 بکەی، بەڕاستی ئەوە چەند نەوافلی زیاد بکەی ئەوەندە لە خوای گەورە دەچێ پێش. و هەروە ڕۆژەکان دووشەم و پێشەمانمان هەیە و 13 و 14 و 15مان هەیە لەگە کۆمەڵک مناسباتیش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو ڕۆژی عەرەفا، وەکو تاسع و عاشوڕا ئەوانش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تێیدا بە ڕۆژی بووە. چونکە پێغەمبەری خوا دەفەرمی تاقە شتێک کە ببێتە هۆکاری ئەوەی کە بەندە لە من نێزێک ببتەوە ئەو وازباتانەیە کەوە لەسەرم فەرز کردووە. پاشان دەفەرمی ئەوەی کە لە منی نێزێک دێختەوە نەوافیلەکانە دەتوو کە مادام خوات خۆش دەتەوێت لێی نێزێک ببتەوە فەرموو ئەو نەوافلانە زۆر ئەنجام بدا بەڕاستی بە هۆکاری ئەم نەوافلانە تۆ ئەبیتە خۆشویستی خوا، هەم محەبەتی خوا لە دڵ زیاد دەبی و هەم بەخۆشت ئەبیتە محبوب و خۆشەویستی خوای رب العالمین. بابای سالیک بەڕاستی دەبێ ئەو 12 ڕەکعەتەی هەر بکە بەعەلی ئەقل دەبێ ئەو 12 ڕەکعەتەی بکە بێزگەلەوەی بابای سالیک نابی شەو نوێژی بچی و نابی چێشتە نوێژێش لە بیری بچی. ئەمانە بەردەوام وزە و هێز و تااقەتی ڕوحتن کە وزە و تااقەتت دەدەنێ کە زیاتر بەرەو رب العالمین بچی. سێم دەوام و ذکریه. بەڕاستی بابای سالیک ئەگە دەوێت زۆر خۆشەویستی خوای گەورە لە وجودیدا ڕنگ بداتەوە و گەشە بدا و فراوان بێ ئەبێ زۆر یاد و ذکری خوای گەورە بکە. یاد و ذکری خوای گەورە دوو جۆرە. جۆرێکیان کە بە مناسباتە، مەسەڵەن کە نان دەخۆی کە نان خلاص دەکەی، کە زلگ لەبەر دەکەی، کە شمەک لەبەر دەکەی، کە شمەک لەبەر دەکەیتەوە تکرەم کە دەسێ توالیتی دێ دەرێ، دەسێ حەمامێ دێ دەرێ، لە ماڵی دەسێ دەرێ دێوە، هەموو ئەوانە سواری سیارێ دەبی، سواری پاسکل دەبی، سواری هەر شتێک دەبی، میم هەموو ئەو زکرانە مناسبەیان هەیە. بەڵام دەبی غەیری ئەوەش بە غەیری مناسبە. مەسەڵەن ئەلەقان ڕۆژێ 300 سەڵاواتی لەسەر پێغەمبەری لێ بدەی عەلەیهی سەڵات وسەلام و 100 زالیش برێ سبحان الله وبحمده سبحان الله العظیم. ئیتر ئەو زکرانەی کە 6 ذکرن زۆر گرنگن لە حەلقەکانی پێشتر باسم کردووە لە ذکری خوای گەورە دەبی بەڕاستی تۆ بەردەوام ذکری خوای گەورە بکەیت. ئەمەش نیشانەی ئەوەی کە خوا زۆر زۆر خۆش دەوێت هەتا ئەتوش ببێ خۆشەویستی خوای. خاڵێکی تر ئیثار و محەبەتی عەلا کولی شەی. بەڕاستی خۆشویستنی خوای گەورە لەسەر هەموو شتێک تەفزیل بکەیت. هەر شتێکت هاتە پێش ئەم شتە ئەگەر مخالفی خۆشویستنی خوای گەورە بوو، مخالفی ئەمری خوای گەورە بوو، مخالفی فەرمانێکی خوای بوو، وازی لێ دێنم لە بە خۆشەویستی خوای گەورە و ئیشە ناکەم. یعنی کەواتە هیچ شتێک نابی بکەی مخالفی محەبەت الله بی جەلە وعەلا. خاڵێکی تر ناسینی ناوە جوانەکانی خوای گەورە الله. چونکە ئەم کەونە هەر هەمووی تەجەلای ئەسماء الله الحوسنایە. ئەو کەونە هەر هەمووی ڕنگدانەوە و تشکدانەوەی ناوە جوانەکانی خوای رب العالمینە. دەیکەواتە ئەگەر دەتەوێت لە خوای خۆش شارەزابی نە مەحبوبی خۆش شارەزابی وەرە زیاتر مطالعەی ئەو ئەسماء الله الحوسنایە بکە. خاصة كتابك الشيخ محمد راتب نابلسي موسوعة أسماء الله الحسنى زور زرورة بابا سالك بخين تو زور زرورة كبراستي بيناسي خواي قورت بودكا ناوز وانا كاني خوال بودكا لم قردونا واللي براستي او اخوات خوش دوي بحد وحساب. خالي شيتر خالي ششم اويا مشاهدة آلائه وإحسانه عديدة بردوام أتو قرزاري خواي قوربي بردوام منتو فضلي خواي قوربي بتساوي خود ببيني وأما بنعمة ربك فحدث. نعمة كان خواي قوربي لخود ببيني كان نعمة كان خواي قوربي دي بجميرة ده باسيان كدي خواي قوربي بخب محمدي أفرمي عليه الصلاة والسلام باسي نعمة كان خواي قوربي كده سر خود ديك باس بك دانش لما لسان بس مزيسيتو باسي فصلو تساكي خواي قوربي كبتوي بخشوا لهداية لجسم جوانك لو كونوا كائناتي لإيمان لخوشي لسعادة لهبوني لمندال لشد لهموي باسكا بس باسي آثاري نازو نعمتي خواي قوربي لسر خود ناسيني أو بردوام بفكر هنانوي خود لبو أو نازو نعمته ودكا إنسان شرمزار ببران برخوا حسب من الباريك قرز بكاو وزيادة الشكر وطاعتي شبكات. خالي شيتر أويا كإنكسار القلب براسي إنسان دبي بران برخوا يقول زور شكاوة بي
زۆر خۆی بە زەلیل بزانی، زۆر خۆی بە یەخسین بزانی، زۆر خۆی بە مقەسر بزانی. ئەو ئینکسارێک کە دەیکەی ئەو هەموو فەزل و منەتەیە کە خوای گەورە دایتێت و کە پشتی چەماندیەوە وەی لێکردیکەوە زەلیل بێ بەرامبەر خوای گەورە. ئەم ئینکسارەمان نییە ئازیزان، چەند جار گوتومانە ئەو ئینکساری قەلبەمان نییە، قەلبمان متەکەبیرە پڕ هەوا و عوجبە، زەلیل نابی بەرامبەر خوای، ناشێتەوە بەرامبەر خوای، خۆی بە کەم نازانی بەرامبەر خوای متعال. زا بۆی ئەو ئینکساری قەلبە زۆر گرنگە کە ئینسان زیاتر لە خوای پێ نزیک دەبتەوە. خاڵێکی تر ئەلخەلوە، بەڕاستی ئینسان جار بەجار خاصەتەن دەشەوی ئاخری دە ڕۆژی ڕەمەزانی ئاخری ئەو دەشەو ڕۆژەی ئێعتکافێکی کولی بکە، بڕۆ لە مزگەفتێک لە شوێنێک مێ دەرێ، ئەو خەلوەیە زۆر ئینسان وەدەکا، تۆ حسابەکی کولی خۆت دەکەیەوە لە ژیانت، لە گوناحت، لە عیبادەتت، لە حەق و حقوقت، لە هەمووی فکر دەکەیەوە. ئەم ئیعادە نەزەرە، ئەم فۆرماتە زۆر زۆر گرنگە کە ئینسان پوخت و ڕێک و پێکی بکاتەوە، کە بەداخەوە ئەمە نیتمان ئەم خەلوەتە. خاڵی نوێیە مجالسەت و صالحین. بەڕاستی ئینسان چەند لە لای پیاوی چاک دانیشی ئەوەندە خوای خۆشتر دەوێت، چکە ئەوەندە عیبادەتی لا شیرین دەکەن، ئەوەندە مەحەبەتی خوای گەورە لا گەورە دەکەن، ئەوەندە عشقی خوا و پێغەمبەری خوای گەورە لا شیرین دەکەن، ئەویش عاشقی خوا دەبی، عاشقی محەممەدەن مستەفا دەبی صلی الله عليه وسلم. خاڵێکی تر ئەوەیە هەرچی لە خۆشویستنی خوا دوور دێختەوە ئەم لێ دوور دەکەومەوە. بزانە هەر شتێک کە دەبێتە ئەوەی کە دوورت بێختەوە لە خوا نابی ئەنجامی بدەیت، چکە ئەوە خەتەرە، چکە ئەو شتەی کە دوورت دێختەوە لە خوای هەر ئەوەیە مەحەبەتی خوای گەورە لە دڵت دەینتە دەرێ، و هەر ئەوەیە کە دەرەزەی تۆ لەکە خوای گەورە پێدا دەبەزیتە. دەبێ هەموو شتێک هەر مەزیشێکی لەغوو، هەر گەمەیەکی لەغوو، هەر شتێک کە بەڕاستی ئەتو دوور دێختەوە لە خوا نابی ئەنجامی بدەیت، تاکو ئەتو لەو عەشق و ئەوێنەدا بەردەوام بی لەگەر خوای متعال. طبعا سێ ئاساریش باز دەکەین، ئەو کەسانێک کە بەڕاستی خوایان خۆشویست لە هەموو کەس زیاتر لە نەفسی خۆشیان زیاتر، خوای گەورە سێ نعمەتیان پێدەبەخشی، سێ فەزل و چاکەیان لەگەر دەکاتن. یەکەمین حەلاوەت الئیمان، الله خوای گیان، یەک شیرناتی دەداتێ، کورە پاقلاوەی ئەبوو عەفیفی چی، کورە پاقلاوەی نازانم ئەوەی تورکیای چی، یعنی غازی عنتابی چی، نازانم ئەو پاقلاوە خۆشانێک کە باز دەکەن، هەر شتی ئەو هەنی ئەو حەلاوەی کە لە ناو دڵتە، لە ناو ڕوح و وجودتە، شتی ئەو هەنیە، تامی ئەو هەل هەموو دنیای نییە مەگەر لە بەهەشتی هەبی. سبحان الله. بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی الصەلاة وەسەلام ثلاث من كن فيه وجد حلاوة الإيمان. سێ صفەتەیە هەر کەسێک ئەو سێ صفەتەی لێبی حەلاوە و چێژ و شیرناتی ئیمانی تام کردووە. ئەن یەکون الله ورسوله أحب إليه مما سواهما. خوا و پێغەمبەری لە هەموو کەس خۆشتر بوێتن، کەواتە بەڕاستی حەلاوەی ئیمان ئەچێژی کاتێکە ئەو خۆشویستنەی خوای گەورە لە دڵ و ڕوح و وجودی خۆت تۆمار کرد. خاڵی دووەم حب الطاعات. الله بەڕاستی نوێژ لا شیرین دەبی، ڕۆژی لا شیرین دەبی، ذکر لا شیرین دەبی، تەسبیحات لا شیرین دەبی، قورئان خوێندنت لا شیرین دەبی. ناحەوەیەوە ئەگەر نوێژت تاخیر بوو، ناحەوەیەوە ئەو ڕۆژی قورئان نەخوێنی، ناحەوەیەوە ئەگەر ذکرێکی خوای گەورە نەکەی، ناحەدرت تەتەقی. ئەی سبحان الله ئەو نعمەتەی، يعني ئەوەندە تاعەت لا شیرین دەبی، ئەوەندە تاعەت لا شیرین دەبی، هیچ کاتێک نەبەبێ تاعەت، نەبەبێ ذکر، نەبەبێ قورئان، نەبەبێ ڕۆژوو، نەبەبێ دوعا، هیچ ناحەوەیەوە. سبحان الله ئەو نعمەتێکی عەظیمە. زۆر کەسەی هەتا عیبادەتێکی دەکات وە دەزانی یەک فەردە چیمەتۆی لە پشتی بار کرایە، بەس ئەوە بابای ئەوەی کە عاشقی خوایە. سبحان الله هەر لە عشقەکەی پاڵی پێوە دەنێ کە ئەو تاعەت و عیبادەتەی زۆر زۆر لەلا شیرین دەبی. سێم خەڵاتی خوای گەورە ئەوەیە کە ئەبیە خۆشەویستی خوا و خۆشەویستی ئەهلی ئاسمان. پێغەمبەری خوا دەفەرمی صلی الله عليه وسلم هەر کاتێک خوای گەورە بەندەیەکی خۆشویست، خوای متعال بانجی عەزەتی جوبرائیل دەکات دەرێ وەرە فلان، وەرە ئەی جوبرائیل، ئەمن فلانی کوڕی فلان، فلانی کچی فلانم خۆش دەوێ ئەتوو خۆشت بوێ. جوبرائیل دەفەرمی یا ڕەب ئەم خۆشم ویست، دەفەرمی دەزاردە لە هەموو ئاسمان بە مەلایین مەلائیکەت هەنە لە عارض و ئاسمان، زاردە ئەمن کە خوای گەورە فلانی کوڕی فلانیان، فلانی کچی فلانی خۆش دەوێ، ئێوەش خۆشتان بوێ. عەزەتی جوبرائیل زاردەدا بان دەکەی یەک بەخۆی، هەموو مەلائیکەتەکان گوێی لێیە کە خوای متعال فلانی خۆش دەوێ، ئێوەش خۆشتان بوێ، هەموو دەڵێن لەبەیک یا ڕەبەنا، ئەوە خۆشمان ویست. ئەو وەیەضع القبول على الأرض.
ئەو زە خۆشویستێک نە خۆشەویستەکەشی دێتە سەرزەوی هەر لە گۆڕی کابرایشی دەبینی خۆشت دەوێت دەبینی خوشکێکی بەڕێز خوشکێک دەبینی هەناشی ناسی سبحان الله بەوی لە باوشی کەوتێری ماچکە خۆشی دەوێت لۆ ئەوە ئەو قبوڵەی ئاسمانەیە کە دابەزێ بەڵام خوا نەخواسە ئەگەر تووشی لێبوونەوەی خوای گەورە بین خوای هەمومان حفظ بکە خوای گەورە بانجی عەزەتی جوبرائیل دەکات دەفەرمی جوبرائیل وەرە من فلانی کوڕی فلانیان فلانی کچی فلان من ڕق لێ دەبتەوە ئەتوش ڕق لێ بتەوە سبحان الله خوای دوور بین اینجا جوبرائیل بانگ دەدا و جار دەدا لە ئاسمان کە خوای گەورە فلانی کوڕی فلان ڕق لێ دەبتەوە فلانی کچی فلانی ڕق لێ دەبتەوە ئێوەش ڕقتان لێ بتەوە هەموو مەلایکەتەکان ڕقیان لێ دەبتەوە پاشان ئەم ڕق لێ بوونەوە دێتە زەویش هەر لەو گۆرە ڕق لێ دەبتەوە نە بابتی کوشتێ نە ماڵی خواردووی هەر لەو گۆرە ڕق لێ دەبتەوە ئەو ڕق لێ بوونەوەی لە ئاسمان بۆی دابەزیوە کە ئینسانێکی خراپ و نابود و مجریمە لۆی هەموو کەس ڕچی لێ دەبتەوە و کەیفیشی پێ نایە دە ئازیزانم دەبان خۆمان بکەینە خۆشەویستی خوای تاکو ئەو گردونە ئەو مەلەکوتە ئەو هەموو ملیۆن مەلائیکەتە پاش خودای گەورە ئێمەیان خۆش بێ و ببین بە خۆشەویستی خوا و هەموو مەلائیکەتان و هەموو مرۆڤەکان تاکو دیدار بەخواتان ئەسپێرم بۆ باسکردنی محەبەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته.